وڵە بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخم ئەم شەو لە شاری سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانەکەشم لە کەرکووکەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. میوانی ئەم شەومان جەنابی دکتۆر کەمال کەرکووکی فەرماندەی میحوەری ڕۆژئاوای کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ مەبەستمان لەسەر کۆمەڵێک تەوەر لەگەڵ جەنابیان قسە بکەم. ئەو تەوەرانەی کە مەبەستمە وەڵامیان بۆ وەرگرینەوە ئەو پرسیارانەی مەبەستمە وەڵامیان بۆ وەربگرینەوە قسەکردنە لەسەرەوەی ینی جم و جوڵی داعش لەو ناوچانە لە میحوەری ڕۆژئاوای کەرکووک لە داقووق لە حەویجە هەروەها دواخستنی کۆنتترۆلکردنەوە و ڕزگارکردنی حەویجە ئەو ناوچانە مەترسیەکانیان لەسەر داهاتووی کەرکووک و هەروەها مەبەستمە باسیەوە بکەم ئایا ترسی ئەوە نییە لە داهاتوودا کۆنتترۆل نەکردنەوەی ئەو ناوچانە وەکو فشار بۆ سەر کورد لە ئانووساتی ڕفراندۆمی سربەخۆیی بەکاربێنرێت مەبەستمە باسی حەشدی شعب و مەترسیەکانی حەشدی شعبی لە داهاتوودا لەسەر هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکەم و مەبەستیشمە باسی سەردانی ئەو شاندەی هەرێمی کوردستان بکەم شاندی باڵای ڕفراندۆم بۆ بەغدا ئەبێت باسی چی بکەن ئایا بواری ئەوە ماوە لەگەڵ بەغدا پێک بینەوە یاخود ئەبێت باسەکان تەنها و تەنها باس لە جیابوونەوە و سربەخۆیی هەرێمی کوردستان و ڕفراندۆمی سربەخۆیی بێت. بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی فەرماندەی میحوەری ڕۆژئاوای کەرکووک سڵاوتان لێبێت مەبەستمە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم دۆخی ڕۆژئاوای کەرکووک چۆنە جم و جوڵەکانی داعش بۆچی ئەوترێت هەندێک زیادی کردووە لە ڕۆژانی ڕابردوو ئەم ڕۆژ بە دیاریکراوی. پێش هەر شت سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدە سەروەرزەکانی کورد و کوردستان سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان لە گشت کوردستان سەڵاو بۆ ئێوەی بەڕێزیش بەنسبەت بارودۆخی میحوەری ڕۆژئاوای کەرکووک پێشمەرگە زۆر مسەیترە بەسەر داعشەوە و ئەوان هەوڵەدەن هەر بۆ معلوماتی ئێوەی بەڕێسەم ئێوارەیە لە شوێنێک گروپێکی بچووکیان کە سێ کەس بوون هەرسێکیان بە جەهەنەم مشەڕەت کران کوژران شوێنەکانی استراتیجی بەرزایەکان ئاو نەوت غاز کارەبا گشتی لە بن کۆنتترۆلی پێشمەرگەیە جاران زۆر نزیک بوون لە یەک لە هەندێک شوێن 50 متر لە هەنی شوێن 80 متر بۆ زیاتر لە 7 مانگ بەڵام بە قارەمانێتی پێشمەرگە سەربەرزەکانی کوردستان و ئەو پلانانەی کە دانرا تواندرا بە سێ قۆناغ دوور بخرێنەوە زۆریان لێ بکوژرێ و زۆرشیان لێ بگیرێتن و هەڵتێکێنرێن ئێستا تێکەڵن لە گەڵ گوندەکانی سنە نشین لە نزیکی حەویجە. بەڵێ دکتۆر کەمال مەبەستمە پرسیاریەوە بکەم زیاتر هێرشەکانی داعش لە ئێستادا ئەوترێت بۆ پێکهاتە غەیرە موسڵمانەکانە بۆ نمونە بۆ سەر کاکەیەکانە کە هێرشیانەکەنە سەر عەزێتیانەدەن شەهیدیانەکەن ئەمە بۆچی ئەم گۆڕانکاریە بۆچی وایە لە ئێستاە؟ بەنسبەت داعش ڕێکخراوێکی ترۆریستی خەتەرناکە دژی هەر شتێکە دژی هەموو سڤیلێکە دژی هەموو پێشمەرگەیەکە دژی هەموو پێکاتێکە لە هەر شوێنێک بۆی بلوێ بۆی ممکن بێ هەوڵەدا زەرەر بداتن ئیتر حتاکو ئەگەر لە خەڵکەکانی خۆشیان بێتن بۆیە محورەکان بە شێوەیەک دەپارێزرێ ئەو منطقەیەکی فراوانە سنووری ئێمە نییە باشتر ئەو برایانەی لەوێنەوە بە ڕێزانە لەسەری منطقەیەکی زۆر فراوانە هێزەکانی کە بۆ ئەو منطقەیە ڕەنگە ژمارەیان محدود بێتن و منطقەی ئاو قامیش و پەنا و ئەوانەی تایە توانن دزە بکەن لێرە لەوێ زەربەیەک بدەن هەر بۆ معلوماتان ئەو تیمەی کە پێش 2 ڕۆژ لە هێزەکانی کاکەیی زەرری پیانیدا لەو فەوجا دوێنێشە و فڕۆکانی هاوپەیمانان لە شوێنێک هەر هەمویانی نابود کرد ئەمە جیپسەکەشمان لەلایەوە ئەزانین چۆن بەرکەوتن و لەکوێ لێدران شەڕەکەن ئەوان هەوڵەدەن بە خۆیان بە تااقەتیان بە خەڵکێک بخەڵەتێنن شانەی نووسیان هەبێ کوێ بۆیان بکرێ زەرەرەدەن و معنایەوە نییە لە منطقەیەک چاویان پۆشتووە بۆ منطقەیەکی تر لە هەر شوێنێ بۆیان بکرێ زەرەرەدەن. بەڵێ دکتۆر کەمال مەبەستمە پرسیاری ئەوە بکەم
جەنابتان وەکو فەرماندەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان ئامۆژگاریتان بۆ ئەو خەڵکانە ئەو هاوڵاتیانە چییە کە نزیکن لەو شوێنانی داعشی لێیە و لقی دووەمی پرسیارەکەشم ئەوەیە یعنی ئەم هەنگاوانەی داعش دلیلە لەسەرەوەی کە لە مووسڵ تێک شکاون لێرەش پەنابەن بۆ هەموو شتێک بۆیە بێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە حازر و ئامادە بێ بە ڕوبەڕووبوونەوەیان بەڵێ بەڕاستی پێشمەرگە هەموو کات حازر و ئامادەیە یعنی ئەوە ئینسان بۆیە شانازی ئەکا بەوەی کەسێک پێشمەرگە بێتن پێشمەرگە ئامادەی زۆریان هەیە ئەوەی کە لە ناو سەنگەرەکانیان بمێنن شەو کەمین دەرکەن بۆ پێشی خۆیان بۆ ئەترافیان زۆر خەتەر کەمترێ بێت لە سەریان و لەم محوەری ڕۆژاوای کەرکووک برا پێشمەرگەکان لە هەموو شوێنێکەوە بە شەوان هەم شوێنەکەی خۆیان ئەپارێزن هەم کەمین دەرەکەین تەمەناکەین لە هەموو شوێنێکیش ئەوها بێتن و ئالیاتیش دەورە بینێتن ئەوانیش خەڵکیان هەیە خەڵکی بەداخەوە خەڵکی وەکو خۆیان کە ئەوانەی ئاسایی نەتوانن بێن بڕۆن هەواڵیان پێ ئەگەێنن بەڵام من دڵنیای خەڵکی کوردستانەکەمەوە داعش نهائیەن وەکو داگیرکەر لە ناو کوردستان ناوخەکی کوردستان نامێنێ وەکو فکر ڕەنگە بۆ ماوەیەک بمێنێ ئەوەی کە شەڕیان نەکرد و زیادیان نەکرد لە منتیقانە من ئەم بۆچوونە زۆر جەگوێم لێبێ بەڕێز وەختی مووسڵیش لەبەردەست داعش بوو هەمیسان هێرشی گەورە و بە ئالیاتی زۆر گەورە و درعکرا و هێرشیانە هێنا چەند جار لە شەڕی زۆر گەورە لەگەڵ پێشمەرگە لە محوەری ڕۆژاوای کەرکووک لە محوەری 4 3 2 حتاک و سنووری ئێران لای جەلۆلا ئەونا شەڕی گەورەیان نەکرد ینی خەڵکی منتیقەکە خەڵکی منتیقەی حەویجە و ڕاز و عەباسی و زابوو ئەو دەوروبەرە بەداخەوە هاوکارێکی ئەساسین بۆ داعش و زۆرشان خۆیان داعشن و ئیستا لەگەڵێنن. بەڵێ دکتۆر کەمال سەبارەت بە حەویجە یعنی بڕواوا بوو کە لە سەرەتاوە کە بەر لە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ هەنگاو بۆ ڕزگارکردنی حەویجە بنرێت بەڵام ئەمە نەبینرا لە دوای مووسڵیش بە ماوەیەکی زۆر هێشتا مەعالمی نیشانەکانی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە دەرنەکەوتون هۆکار چییە؟ بە حقیقت بە نسبەت حەویجە لە بدایەتەوە نیەتێکی جدی نەبوو کە لە حەویجەوە دەست پێ بکرێ خوتەی حولەفاش ئەوە بوو مووسڵ گرنگترە مهمترە و سەبەبی زۆریشی هەبوو پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا بوو لە زمانی بەڕێز ئۆباما مەبەستیانەوە بوو لەوێ دەست بکەن من هەردوو ڕێزدار لە پێشە هادی عامری و پاشیان بەڕێز حەیدەر عەبادی هاتنە کەرکووک و خۆم لەگەڵیان دانیشتم یەکێک لە داخوازیەکانی ئەوانەوە بوو کە حەشدی شعبی و سوپای عێراق بێنە کەرکووک و لە منتقەکانی ئێمە لێرەوە بۆ حەویجە بڕۆن ئێمە تەمان مخالفی ئەوە بووین لەبەر زۆر سەبەب پێیان مانوەتیەوە لای خۆتانەوە لە جنوبە وەرن ئێمەش لێرەوە تیان لەوێ ئەلغام هەیە وتمە بە هەموو شوێنێک ئەلغام هەیە خۆ لێرە گوڵدان نەندراوە لەبەرەوە ڕێک نەکەوتین چوونیش نەهاتنەوە خۆشیان یانزانی لە دەست خۆیان نەبوو قەرارەکە درابوو ڕاستە بەناو دەوڵەتی عێراقەوە بەڵام ئەبوو لە مووسڵەوە دەست پێ بکەدەن. بەڵێ دکتۆر کەمال سەبارەت بە دواخستنی ینی ئەوە ئۆپەراسیۆنە ینی ئەمڕۆ جەنابی پارێزگاری کەرکووک دکتۆر نەجمەدین کەریم ئاماژەی بەوەدا کە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەی تەواو هەیە بۆ کۆنتڕۆلکردنەوەی ئەو ناوچانە بەڵام ئۆکەی و موافقەتی بەغدا وەرنەگیراوە هێشتا ئەمە تا چەندە وایە و بۆچی تەخیرەکرێ مەبەستمەوە پرسیارە بکەمەوە دیسان. بەنسبەت بەڕێز کاک دکتۆر نەجمەدین زۆر ڕاستەکە قسەکانی زۆر لە جێ خۆی بوو دروستە پێشمەرگە هەموو دەقیقەیەک حازر و ئامادەیە ئێستا ئێمە لە محوەری ڕۆژئاوای کەرکووک هەم پلانی خۆمان هەیە هەم هێزی ئامادەمان هەیە و ئەزانینیش لەکوێەوە و چۆن حرەکەت بکەین پێشتر 22 کیلۆمەترمان مابوو بگەینە حەویجە سێجا فڕۆکەی عێراق ئێمەی بردومان کرد وتیان ئێمە نین دوایی دەرچوو وتیان ئاگری دۆستە بەڵام ئەوان بوون مەبەست
پێشمەرگە هەموو کات ئامادەیە خۆتەشی هەیە بۆیە ئێمە ئێستا ئەڵێن بە هەموو لایەکمانوت و هەم بە حولەفا هەم بە عێراق پێویستە ئیتفاق بکرێ هەر سێ لایەن هەرێمی کوردستان وەکو وزارەی پێشمەرگە لە ژێر ڕێنەمایی ڕێزدار سەرۆکی هەرێم و جێگرەکەی جێگیری سەرۆکی هەرێم هەروە لەگەڵ حولەفا لەگەڵ بەغدا دەبێ پێش چاومان ڕوون بێ هێزەکان لەکوێوە حرەکەتەکەن هەر کەسێک هێزی خۆی چۆن حرەکەتەکە پاشان چی لێ دێ ئێمە ئازانین زۆربەی دانیشتوانی ئەو ناوچەیە و دەوروبەری ئەوان خۆیان بۆ خۆیان داعشن هاوکاری داعشن چاو ساغی داعشن تەموینی داعشەکەن تو بڕۆی کۆمەڵێک کوڕی گەنج پێشمەرگەی قارەمانی ئەم میلەتە هەژارە ستەمدیدەیە شەهید ببێ دوایش حەویجە بدەیتەوە دەست ئەوانە خۆیان ئەڵێن چەکەکەی فڕێدا و جداشەی کاتەبەری ئەڵێ من سڤیلم مەدەنیم لەبەر ئەمە ئەبێ ئێمە پێش چاومان بۆ ئەوە زۆر زۆر ڕوون بێ ئەبێت ئەمانە تەعاملێکی یاساییان لەگەڵ بکرێ و پاشان ناو حەویجە و ناو ناحەکانی دەوروبەری ئەچیزە ئەمنی وەک شورتەوە وەک بەڵێ دکتۆر کەمال کەواتە مادام لەوێ داعش وجودی هەیە ئاماژەت بەوەدا بەشێکی زۆری ئەو خەڵکانەی لەوێن هاوکاری داعشن دڵنیانین لێیان ناتوانن متمانەیان پێ بکەن پرسیارەکە ئەوەیە ئایا بوونی داعش لە ئێستادا مەترسیە لەسەر کەرکووک؟ بەنسبەت داعش هەموو وەختێک نەفەرێکیان لە شوێنێک بێ بۆ هەموو شوێنێک خەتەرە چونکە عەقڵێکی پوچ ئیرهابی حەولەدا بە گیانی خۆی زەرەر بگەێنێ لەبەرەوە ئەبێت وەکو هێزی عەسکەری گوندێکیش نابێت لە دەستیان بێ حکمی بکەن ئەمە ئێمە قەنەعەتمان هەیە ئەو ڕۆژە دێت لە پێشە و وەکو داگیرکرد نامێن بەڵام وەکو فکر و شانەی نووسوی لێرە و لێ ئەوش بۆ ماوەیەکە بێ ئەمێنێ ئێمە بۆ ئەوەش خۆمان حازر کردو لە ئێستەوە ئیشەکەین لەسەریان ساگامان لێیانە لە تەشکیلاتیان لە مەسوولەکانیان خەڵکی کوێن چۆن بیرەکەنەوە بە تەمای چین پلاندانان زۆر ئاگامان لێیانە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە شەو ڕۆژ ئامادە باشین چونکە ئەزانین خەتەرن ئەبێت نەمێنن لەو مانتقەیە حەویجە کوردستانە خاکی کوردستان شەبێ ئازاد بێ نابێت لە بندەسی ترۆریست و ئێرهابی بمێنێ بەڵام ئەو خەڵکە چی لەکەی خۆ کۆمەڵکوژی ناکەی زۆر جا لە منە پرسن باشە زۆرن ئیستا داعشن چیان لەکەن وەکو نازیەکانی ئەڵمانی وەک زمانی هیتلەر کە هیتلەر سقوتی کرد چۆن تەعامل لەگەڵ نازیەکان کرا ئەبێ بەو شکلە تەعاملیان لەگەڵ بکرێ و ئەبێتن مەجای ئەوە نەمێنێ جارێکی تر ئێرهابی لەوێ دروست بێت چونکە ئەمانە لە زمانی سەدام فیدای سەدام بوو لە زمانی قاعدە جەماعەتی قاعدە بوو داعش هات جەماعەتی داعش ئێستا ڕێکخراوێکی تر خەریکە دانن بە ناوی فەجر العەظیم ڕێکخراوێکی دکتۆر کەمال هەر سەبارەت بە دواخستنی کۆنتڕۆڵکردنەوەی و ناوچانە و لە ناوبردننی تەواوەتی داعش ئایا مەترسی ئەوە نییە لە داهاتوودا بوونی داعش لەو ناوچانە وەکو کارتی فشار دژ بە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەکاربێنرێت بە تایبەت لە ئانووساتی باسکردنی ڕێفراندۆم و هەنگاونان بەرەو ڕێفراندۆمدا؟ بەنسبەت بەکارهێنانی داعش دژی ئەم ناوچانە پێشمەرگە حازرە هەمووی لە واجبی خۆیەتی هەموو سەربەرز و چاوکراوە شەو ڕۆژ و لەگەڵ تیمەکانی هاوپەیمانان ئێمە تەنسیقی زۆر زۆر باشمان هەیە و کاریشمان کرد ئێستا تیمی ئاسمانی کە لە منطقەی محورەکانی تری خوارەوەی کەرکووک باشووری کەرکووکیش ئێستا لەوێش دوێنێ شەو باش لێیانێندا حەولەدەین حیمایە بکەین ئەمە دیعایە و ترسێک دروستەکەن بۆ ئەوەی کە ڕفراندۆم نەکەین ڕفراندۆمەکەین ئەو بە هەموو دنیا بزانێ ڕفراندۆمەکەین ڕفراندۆمیشمان بۆ سەربەخۆی کوردستانە بۆ شتێکی تر نییە و ئینشەڵڵا تێش سەرکەوتنە بین خۆی ڕفراندۆم چیە ئێمەمانەوە خەڵکەکەی ئێمە خەڵکی کوردستان بە گشت پێکاتەکانی بە گشت ئاینەکانی
ئەوەی ئاینی هەیە ئەوەی نیشێتی بە ئازادی لە بین خۆی و وجدانی و خۆی بڕیار بداتن ئەتەوێت دەوڵەتی کوردستانی سەر بەخۆی هەبێ یان نەبێ یعنی دەنگی خەڵکە پرسی لەبەر ئەوە ئەمانە ئێمە ناترسێنێ وە چیش بکرێت بۆ حازری. بەڵێ دکتۆر کەمال بینە سەر باسێکی تر کە هەندێک چاودێر پێیان وایە مەترسیەکەی لە داعش کەمتر نییە ئەویش هەشتی شعبیە. ئەبوو مەهدی مهندس ناوێک کە وەزارەتی پێشمەرگەش وەڵامی داوەتەوە بەڵێ باسی ئەوە کە ئەڵێ سربەخۆیی تەنها ڕیکلامە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە وەزارەتی پێشمەرگە وەڵامی داوەتەوە پێم خۆشە وەڵامی تۆش بزانم. بەنسبەت ئەو تەسریحەی داوە تەبعاً دیارە لە حاڵەتێکی نەفسی ناڕەحەتە و ئەو ناخی دەرەکات کە دژی دیموکراسیە دژی ئازادیە دژی ڕای ئازادە ئەیتر ئەوەی دەرێکاتە زمانی هەر باشە ئیسان گوێی لێ بێتن چونکە ئەو کەسە ناسراوە من بەو ئەڵێم حەشدی شەعبی پابەندی یاسان نییە نە بە قسەی بەغداکە نە بە قسەی هەرێمەکە نە بە قسەی کەسی ترەکە بۆ معلومات بەرپرسێکیان هەیە لە منطقەی دووز و تازە لەو منطقەیە ئامر فەوجە مەسئولە تا متهەمە بە کوشتنی بە شەهیدکردنی شەهید کەنعان نەعمان کە پاسەوانی ڕێزدار سەرۆکۆماری عێراق ئەمە لایەک متهەمە بە شەهیدکردنی ڕائید فەهمی حەمید کە سەر بە هەرێمی کوردستانە و بە پێی مادەی 460 لە هەرێمی کوردستانەوە ئێستا ئەمر قەبزی هەیە ئێستا ئامر فەوجە لەوێ بە ڕێزێکی تر لەوەیە هی وڵاتێکی بیانیە ئەرزاق و شت بۆیان نەهێنێ و پیانەدە یەکێکی تر لەوەیە کە ساروخێکیان فێرەکاتن کە خۆی لە جنوبی لیبنانەوە هاتووە ناوی مەهەنەدا ئێستا لەوێنێ ئەم تەشکیلە بەدەر لە یاسایە دژی دەستوری عێراق لە دەستوری عێراق مادەی نۆی دەستوری عێراق باسی جێشی عێراقەکاتون و پێکاتەکەی و چۆن لە تەوازنی پێکاتەکانی ناو عێراقی تێبێ بەڵام کووە ئەسڵەن جێشی عێراق لادرا و ئێستاش تەنزیمێکی مەلیشیایەکی تری عەجیب و غەریب تێکەڵ وەکو چێشتی مجێور لە هەموو عمرێک لە 6 ساڵێ و بگرێت تا 10 ساڵی ئێستا تەمرینەکەن لای بەشیر 10 ساڵ 12 ساڵ 13 ساڵە فێری عقائدی دینیانەکەن فێری سیلاحیانەکەن فێری ئەوەیانەکەن چۆن خۆیان بە کوشت بدەن لە حاڵەتێکگەگەر پێیان بڵێن ئەچن بۆ بەهشت ئەمە ئەم دکتۆر کەمال ڕەنگە ئێستا لای بینەران و پرسیارە دروست بێ یان ئەگەر حەشدی شعبی هێزێکی لە یاسا دەرچووە هێزێکی پێشێلکاری دەستورە هێزێکە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی نییە کەواتە ئەو گلەیە لە ئێوە ئاکرێت وەکو ینی هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەکو فەرماندەکان وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو سەرکردایەتی سیاسی کورد بۆچی ڕێگەیان پێدەن لە کەرکووک لیوا بکەنەوە کورد بەرن لەوێ تەجنیدی کەن و بیکەن بە حەشدی شعبی بۆ ڕێگەیان پێدەن بۆ معلوماتی جەنابت و بینەرانی سەربەرزی کوردستان لە مێحوەی ڕۆژئاوای کەرکووک یەک نەفەریان نییە لە بدایەت حەولیاندا زۆر بە جددی کە بێن سلاح دێنن شت دێنن مەجاڵمان پێیان نەدا بەداخەوە برادەرانی تر لە دڵپاکی و نیەت پاکی کە ئەوان وتیان ئێمە دێنە هاوکارە بین بۆ شەڕی داعش لەگەڵ ئێوە لە هەندێک جێگە بەشدار بوون دوای نەڕۆشتنەوە ئەوە دووسەوە تازە ئەو منطقەیە ئەوە لای بەشیر مەعساتیان دروست کرد خەڵکیان بە کوژدا یعنی ئەو نیەت پاکیەی ئەو برادەرانەی ئەو منطقەیە بەرامبەر ئەو هێزە بە تەمەنای ئەوەی کە ڕاست بکەن و هێزێکی باش بن دەرچوانە بوو ئێستا قسەی شیرینەکەن هێشتا هەندێک کەس لێرە و لەوێ خەریکە بخەڵەتێ بە قسەکانیان چاواشە بێ هەیەچیت لەگەڵیان چەکە لەگرێ بۆیە ئەبێ زۆر ورد بین زۆر وریا بین بە قسەی ئەمانە نەخەڵەتین چونکە ئەوە تەجروبەی دووز و تازە لە پێش چاومانە هی ئەو منطقانەمان لە پێش چاوە بۆیە لای ئێمە لەم سنوورە بە هیچ شکلێک ڕێگایان نادەین ئینشاءالله دکتۆر کەمال جەنابتان
فەرماندەی میحوەرێکی گەورە و فراوانی هێزی پێشمەرگەی کوردستانن سنوورتان لەگەڵ داعشە وەکو فەرماندەیەک و وەکو پێشمەرگەیەک گەر پەیامێک ئاراستەی سەرکردایەتی سیاسی کورد بکەی لەسەر حەشتی شەعبی چیان پێڵێ؟ پرسیارەکەت ئەکرێت دووبارێکیتەوە باش تێ نەگەیشتم ئەگە زەحمەت نەبێت. بەڵێ دکتۆر کەمال وتم جەنابتان وەکو فەرماندەی میحوەرێکی گەورە و فراوان وەکو پێشمەرگەیە کە سنوورتان لەگەڵ چەکدارانی داعشەیە گەر پەیامێک ئاراستەی سەرکردایەتی سیاسی کوردستان بکەیت سەبارەت بە حەشتی شەعبی و مەترسیەکانی چی ئەڵێیت؟ ئێمە سوپاس بۆ پرسیارەکەت داوا لە گشت ئەو بەڕێزانایەکەم کە محتەمن بە بارودۆخی هاوڵاتیانی کوردستان و خاکی کوردستان داوا لەلایەنی بەغدا بکەن بڵێن ئەم حەشدەتان پیرۆزی خۆتان بێ بە خێر و سەلامەت و بە ئاشتی بیان بنەوە لە چای حەمرین بیان کەنە خوارەوە بۆ لای خۆتان بیبنەوە ناو خاکی کوردستان عیدی پێشمەرگەیە پێشمەرگە ئیسپاتی کرد بۆ دنیا زۆر بە ڕێکوپێکی زۆر بە مەردانە خاکی خۆی ئەتوانێ بپارێزێ و قوربانی زۆریشماندا بەڵام بەو تەشکیلاتە و بە نیەتی تر چونکە حەشتی شەعبی بەو نیەتە دامەزراوە ببێتە بەدیلی سوپای عێراق بۆ لایەنێکی مەسەبی تایبەت وەسەلام بۆیە ئەرکی هەمومانە لە هەموو مەجالێک ئەو داوایە ئاراستەی بەغدا و بەرپرسانی بەغدا بکەین چونکە سێرەکەی پێشمەرگە میزانەی کوردستان بڕە میزانەی پێشمەرگە و هەر پێی نەدرا لە بدایەتەوە بۆ تەدریب و بۆ چەک پێ نەدرا بەڵام چووە لە پاڵ ئەوە بە یاساش یعنی ئەمە ئەبینی مەبدەئی شەراکەت مەبدەئی فیدرالی شکستی هێنا لەسەرەوە تا خوارەوە زۆر خاڵ هەیە بۆ مەبدەئی فیدرالی ئەمە یەکێک لەوانەیە پێشمەرگە کوردستان داخستنی ڕێباتەکات بەڵێ ئەو کاتەی ماومە مەبەستمە ئەستیغلالی بکەین بۆ قسەکردن لەسەر ڕێفراندۆمی سەربەخۆیی و سەربەخۆیی ناخرێ بەڵێ باش سێرچام ڕێفراندۆم دوان ناخرێ مافێکی سروشتی خەڵکی کوردستانە بە پێی قەرارەکانی بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان بە پێی پەیمانی نەتەوە یەکگرتوەکان بە پێی یاسای نێودەوڵەتی بە پێی مافی مرۆڤ بە پێی پرۆسەی دیموکراسی هەموو گەلێک لەسەر خاکی خۆی مافی خۆیەتی بڕیا لە چارەنووسی خۆی بدا ئەگەر قوارەیەکی سیاسی بێ ئێمە چوار هەڵبژاردنمان کردووە تعددی حیزبی هەیە مافی کەمەنەتەوایەتەکان بەو پەڕی ڕێز و احترامەوە پارێزراوە ئازادی ڕاگەیاندن هەیە مافێکی طبیعی ئێمەیە لەو بینە بەڕێزێکی لە ئەمریکا وتی ئێمە داواکەین نەکرێتن من جوابم دایەوە ئەو قسانەی ئەو بەڕێزە دژی قانونی دەولی دژی مافی مرۆڤ چونکە بڕیاردان لە چارەنووس بە پێی مەبادئی نەتەوە یەکگرتوەکان بە پێی بڕیار نەتەوە یەکگرتوەکان کە جاران مەبدە بوو گۆڕیان بۆ یاسا یعنی بووە یاسایەکی نێودەوڵەتی ببورن گۆڕیان بۆ ماف وەکو مافی مرۆڤ جوزئێکە لە منزومەی مافی مرۆڤ ناکرێ بۆ ئێمڕۆ بڵێ ئەی مرۆڤ مافەکانە دەبێت پێشێل بکرێ و دوا بخرێ بۆیە ئێمە دوای ناخەین ئەنجامی ئەدەین و مەسلەیەکیش تێکەڵی حیزبی نەکرێ ئەگەر ئیجازە بدە یەک دقەیە ئەمە ئەم ڕفراندۆمە دەنگی خەڵکە نەک بۆ کورسی پەرلەمانە و کێ کورسی زیاتر بێنێ بۆ دەسەڵات نییە بۆ بەرنامەی حکوومەتیش نییە ئەمە مافی خەڵکە خەڵک لە حیزبەکان گەورەترە پاکترە بەهێزترە زاناترە لەبەرەوە ئەبێ گەل بڕیاری خۆی بدە خۆ حیزبێک لێرە لەوێ بڕیار نادە. بەڵێ دکتۆر کەمال کەمتر لە دوو خولەکم ماوە دوو پرسیارم ماوە گەر زۆر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم لە ناوەڕاستی ببوورە لە ناوەڕاستی 2015 ڕادگەیان کە کاتی سەربەخۆییە ناوەڕاستی 2015 لە لێدوانێکە وتت کاتی سەربەخۆیی هاتووە بێواز لە عێراق بێنین کەواتە پرسیارەکەی من ئەوەیە شاندی کوردستان کە سەردانی بەغداکە ئەبێ باس لە مساومە و ڕێککەوتن و مانەوە لەگەڵ عێراق بکە گەرداوەکارەکانیان جێبەجێ بکرێ یان ئەبێت تەنها و تەنها باسی ڕفراندۆمی سەربەخۆیی و جیابوونەوە بکات بە هیچ
من ئەو قەنەعەتەمەیە زۆر بە کورتی سوپاس دەکەم. ئاگادارشم لە ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان کە دەورێکی گرنگی هەیە هیچ مساومەیەک نییە تەنها لەسەر ئەوە مناقەشە ئەکرێتن ئێمە بە ئاشتی دوور لە تونند و توژی ببینە دوو جێرانی باش هەر کەس لە ماڵی خۆی بێتن ئێمە لەسەر خاکی خۆمان 100 ساڵە زوڵممان لێکرێ حتا ئەوی بەغداش ئەگەر بچیت شۆڕشی بیستەکان بخوێنی شیعەکانی ژەوەختە هەڵسان داوای مافی خۆیان کرد بۆیە مافی ئێمەیە وەکو گەلێک ئەگەر بەغدا کاری دەستوری جێبەجێ نەکردەوە ئەزانین ئەگەر بیشیکە بەڵام وەک گەلێک مافی ئێمەیە بڕیار لە چارە نووسی خۆمان بدەین دەوڵەت سەر بەخۆی خۆمانەبی. بەڵێ کاتی بەرنمەکەم تەواو بوو دکتۆر کەمال بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی فەرماندەی میحوەری ڕۆژئاوایی کەرکووک لە هێزی پێشمەرگەی کوردستان زۆر سپاس کە لە کەرکووکەوە کاتی خۆت بە ئێمە و بە بینەران بەخش. سپاس بۆ ئێوەی بەڕێز. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگارفایە خوستافەکەم لە شاری سلێمانی لە شاری کەرکووک لە شاری ئەولیا قبوڵ بکەن تا بەرنمەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە ئاوەدان.